من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. نایخوای بەخشندە و میهرەبان میوان بەڕێز خۆشەویست ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خۆشەویستان خۆشحاڵین و جارێکتر هاتینەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بەڕێزان، ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەری بەرنامەکانی بەرنامەی بەخشین و ئێوەی بەڕێز و خۆشەویست هەمیشە پشتیوانی دەستگای بەخشینی خێرخوازی بوون. ساڵ بە ساڵ و مان بە مان دەستگای بەخشینی خێرخوازی سوپاس بەخوای پەروەردگار لە فراوانبوودایە و یەکێک لە بەشە فراوانەکانی دەستگای بەخشینی خێرخوازی بریتیە لە بەشی بۆ باوکان. لە ئێستادا و لەم ساتەدا دەستگای بەخشینی خێرخوازی بەهۆی بەخشین و سەدەقەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە توانیوێتی 439 منداڵی بێباوت لە ئەستۆ بگرێت مانگانە بە بڕێکی دیاریکرا و هاوکاریان کات کە بەهۆی بەخشینەکانی ئێوەیە. لەم ڕابردەدا دەبینین کە خۆیان باز لە گوزەرانی خۆیان دەکەن و باز لە پرۆژەکانی بەخشینی خێرخوازی. بەشەکی بەخێران دەستان خۆش بێ بۆم دەستگای خێرخواز ئەو بەخشەوانان کە هاوکاریمانەکەن موچیان دوای ناکەوێ خی گەورە پاداشتیان باتەوە. ئێمە زۆریان ڕازین خی گەورە پاداشتیان باتەوە. هیچ کاتێ موچەکەمان دوای نەکەوتوە. داوای هاوکاری تیژەکەین بۆ ماڵی بێ باوکان. دەستان خۆش بێ و زۆر مەمنونیان هەیە. خی گەورە پاداشتیان باتەوە. زۆر سپاس کارەکەین و فاتانێ ڕاست بێ زۆر سپاسی ئەمی بەخشینەکەین کە هاوکاریمانەکەن و هەموو ساڵێت و هەموو دقەیەک هەموومان لەعان و هەموو شەمان ئەوێنێ و زۆر سپاسیانەکەین و خۆیان لێ ڕازی بێ شەڵا سەرکەوتوی و لەم خەیران و لەم بێ مەعاشی دەرامەنە زۆر هاوکاریان کردووی لە هەموو وەختێکا وەختی خۆی ساتی خۆی مەعاشیان نانێتەوە. خی گەورە پاداشیان باتەوە و سەربەرز ئینشەڵڵا خی گەورەیانێ ڕازی بێ و شەڵا هەر سەربەرز بن. سپاسی دەستگای بەخشین خێرخوازانەکەی سپاسی خێرخوازانەکەین کە هاوکاری و بەخشینەکان چێ مانگانیان بۆ وەرگرتوون و مانگانە دێن لێرە وەریەگرین. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە یارمەتی ناڵە بێباوکەکانیان بەڕاستی گروپێکی زۆر جوانن. دەستخۆشی بۆ کەسانش کە هاوکاری ئەم ستافە ئەکەن بەڕاستی ئەرکێکی زۆرە کێشن. خی گەورە نمونەیان زیاکە. دەستان خۆش. سپاسی بەرنامەی بەخشینەکەم زۆر سپاس بۆ ئێوەش کەم ئەرکەتان لەگەڵ ئێمە کێشاوە هەموو مانگێم و کچی خۆمان لە کاتی خوا وەرەگرین. سپاسی و خێرخوازانەش دەکەم کە ئەیگەێنێتە بەرنامەی بەخشینش ئەیگەێنێتە ئێمەش نوقسانیەکانی خۆمانی پێ دەبرەکەین. شكل بخيرات متانكم من زور سپاسی ئەم دەستگایە کە بەیەکی ئەم برابە ڕێزانەکەم کە یارمەتی ئێمایە بەڕاستی مەگەر خۆی گەورە پاداشتان باتەوە بە ئێمە نادەکەم بەس دوعای خێرتان بۆ حەت کەسێ لە دینارێکەوە هەتا هەرچەنێک یارمەتیمانەیە من بەس دوعای خێریان بۆکەم. خۆی گەورە ئیشەڵڵا پاداشتی هەموو لایەک باتەوە و خوارستی کەسانەش با کە یارمەتی ئێمایە. زۆر سپاس بۆ هەموو ئەم برابە ڕێزانە کە هەڵەسن بەم ئیش و کارە. خۆی گەورە پاداشتان باتەوە ئیشەڵڵا لەشتان ساڵ بێ. بەنای خۆی گەورە میهرەبانەوە سپاسی خۆی گەورە ئەکەین و سپاسی بەرنامەی بەخشین ئەکەین کە هەمومانە لە کاتی خۆیان لە کاتی ئەم بێکاریوینە پارەی ئەم مناڵە بێباوکانە ئەدەن و دەستخۆشییان لێکەین و سپاسیانەکەین سپاسی خێرخوازانی شەکەین کە هاوکاریمانەکەن. سپاس بەرنامەی بەخشین خۆیان لە ڕاستی بێ داوا لە خواکەین پاداشتیان باتەوە ناتوانین پاداشتیان باینەوە. سپاسی خێرخوازانی شەکەین خۆی گەورە پاداشتیێوان باتەوە و سپاسی ئەوەی شەکەین کە هاوکاریمەتان کردو لە کاتی خۆتان ئەگرن بۆ ئێمە کاکە خوا لێتان ڕازی بێ و
خۆتان بەزیێ کارە فانساغ بیاخوە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. زۆر دەستخۆشیتان لێ ئەەکەم و دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم و یاخوا هەر سەرکەوتوو بن و ئیشەڵڵا هەر سەرکەوتووە بن و بەردەوامە بن لەم خێرخوازیە و ئێمە موچەمان دوا ناکەوێ و دایما هاوکارمان و چاوی لێمانە و زۆر دەستیان خۆش بێ یاخوا هەر سەرکەوتوو بن و لە کاتی خۆیە هەموو موچەیەکی خۆمان وەرەگرین ئێمە باسی خێرخوازانەکەین دابکردنی خانوو و ئەساسی ماڵەکە بۆیان و ئێستاش هەموومانێ یارمەتیمان لێن بۆ دابینکردنی بژێوی ڕۆژانەمان بە موچەیەک کە ئێمە بژێوی ڕۆژانەمانی پێ دابینەکەین و ماڵیان ناوە بێ خێران بنووسێ کە بەخشین بۆی دابین کردوون. بسم الله الرحمن الرحيم. سڵاو بە بینەرانی عزیز و خۆشەویست دیارە ئێمە لەم دەستگای خێرخوازیەکە دەستگای بەخشین بەشێکمان هەیە بە ناوی بەشی هەتیوان منداڵانی نیازدارانی بێباوەڕکە سوپاسی خوای گەورە ئەکەین ڕۆژ بە ڕۆژ بەدەمەوە هاتنی خێرۆمەندان بۆ ئەم بەشە زیاتر و زۆرتر ئەبێ بۆیە ئێستا کە ئەم راپۆرتە ئامادەکەین لەم حاڵەتەدا ئێمە 439 منداڵ بە مانگانەی جێگیر و سابلدا ئێمە مانگانە موچە وەرەگرێ بە بڕی 100,000 دینار کە مانگانە 56 ملیۆن و 200,000 دینار کولفەی تێچووی موچەی ئەم منداڵ نازدارانەیە کە لە دەستگای بەخشینوەری ئەگرن 439 منداڵ بۆیە داوامان لە خێرۆمەندان و دەسەڵاتداران ئەوەیە کە زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا هاوکاری منداڵانی بێباوەک بن و زیاتر و زۆرتر کەفالەتی ئەو منداڵانە بکەن یاخود پارە و خێر و سەدەقات و زەکاتەکانیان بنێرن بۆ سندوقی منداڵانی بێباوەک هەتاوەکو ئێمەش ساڵانە کە ئەو پارەیە کۆی ئەەکەینەوە و دابینی ئەەکەین بۆ ئەو منداڵە هەتیوانە سوپاس بە خوای گەورە ئێستا ڕێژەیەکی باش لە منداڵانی بێباوەک لای ئێمە مانگانە بەبێت دواکەوتن موچەی خۆی وەرەگرێ خوای گەورە پاداشی هەموو لایەک باتەوە خوای پەروەردگار خێر و بێری بەسەر دەوڵەمەندان و خێرۆمەندانی ئەم وڵاتەدا بڕێژێ ئەوانەی کەوا دەستی هیمەتیان هەیە ئەوانەی کەوا دەستی خێریان هەیە و ئەوانەی کەوا لا ئەکەنەوە لە هەژار و لە بێدەرەتان و لە بێنەوایان و بە تایبەتیش چینی منداڵانی بێباوەک خوای گەورە پاداشی هەموو لایەک باتەوە ئینشاءڵڵا. مساعدەمانیان کردێ بە هەموو شتێکی ئەمە مەمنونیانی پێداویستی جلکوبەرجی منداڵی تەڵەبا خانیان لێوە فەقیری کردیە مەعاشیان بڕاندیتەوە زۆر سپاسیان دەکەم خوا خێریان بنووسی یارمەتی مایاندایە لە هەموو شتێک لەوە منداڵە بێباوەکانە زۆر مەمنونیانین یارمەتی مایاندایە لە هەموو شتێک زۆر سپاسیان دەکەین پێدابینی مەکتەب و شتیان هەموومان جێبەجێ بکرێ ڕەبی خوا خێریان بنووسی دایمە یارمەتی ئێمەیاندا و دایمە ئاگایان لە ئێمە بووە هەموو کاتێ هەموو فەسلێ داوایان کرۆ هاتوونە مناڵەکان جلیان داوە پێمان. دەستگای خێرخوازی بەخشین ئێمە لە تەمەنی 10 ساڵیدا بەردەوامی لە
پرۆژەمان هەبوو بۆ خزمەتکردن بە چینوی هەژار و نەدار و نەخۆشان و بێباوکان دیارە بەشی بێباوکان کە ئێمە لە ئێستادا 435 منداڵی بێباوکمان هەیە کە لای ئێمە موچە وەردەگرن ئێمە ئەوڕۆ وەکو نووسینگەی هەولێر هەڵساین بە دابەشکردنی و دابینکردنی جلوبەرگی قوتابخانە بۆ 414 منداڵی بێباوک کە پێکاتوە لە جلوبەرگی کوڕان و کچان لە 6 ساڵی تا 18 ساڵی واروها پێداویستی قرتاسیە کە کۆمەڵێک لە دەفتەر و قەڵەم و بەشی قرتاسی کە تێدایە بۆمان دابین کردوون دیارە لە ئێستادا ئێمە بۆیە ئەو پرۆژەشمان ئەنجامدا دەرگای قوتابخانە بۆ خوێندکاران دەکرێتەوە ئێمە بە پێشمان زانی کە لەم پرۆژێشدا بتوانین ئینشاءالله هاوکارێکی باشی ئەو بێباوکانە بین کە لەلای ئێمە موچە وەردەگرن وەکوی کە لە مانجی ڕابردوو لە جەژنی قوربانیشدا جگەلەوەی کە پرۆژە قوربانیمان ئەنجامدا واروها 500 منداڵی بێباوک جلوبەرگی جەژنەمان بۆ دابین کردن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت خێرخوازان و بینەرانی بەڕێز دەستگای خێرخوازی بەخشین بەوەی هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست هەمیشە لە خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکدا بووە هەمیشە بە پرۆژەی جوان و بە دیارەکانی خەڵکانێکی دڵخۆش کردووە بۆ ئەوەی لە نەهامەتی و ناهەمواری ژیان ڕزگاریان بێت پرۆژەی هاوکاریکردنی کەم ئەندامان یەکێک بە لەو پرۆژە گەورانەی دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە لە خزمەتیاندا بۆ و هەر جارە و بە شێوازی خزمەتی کردوون دابشکردنی کورسی شەحن بەسەریاندا یەکێک بە لەو هاوکارانێکەوە بەردەوام دڵی خاوەن پێداویستی تایبەت و هەژارەکانی خۆش کردووە ئەمڕۆ ئەمانەوێت لە شاری سلێمانی 12 خاوەن پێداویستی تایبەت 12 کورسی شەحنیان پێ ببەخشین بۆ ئەوەی لە چواردیواری ماڵەکانیان بێنە دەرەوە و بە ئاسوودەیی بگەڕێن بنێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەند ساتێک لەگەڵمانە ئەمن جەردە لێیام ئەمە بۆ 2 ساڵی کامل لە من لە قاش کەوتم شەحنێکیان بۆ کڕیوم شەحنەکە لە ئیش کەوتووە بەخوا ڕەنگە دەکەڕبان برن بۆ لاواسە ئیسە شوێنی ساخاینەمەوە بەخشێن خوا یارمەتیان بە یارمەتیان دام ئەم شەحنان دامە خوای گەورە یارمەتیان بە هەزاران بەخشیمان بۆ بێ بۆ خاتی گەورەی خۆی خواجیان هەر کەس یارمەتی خەڵکا خواجیان یارمەتی بە کامل و دەسەڵاتی خۆیەوە یاڕبی خوا یارمەتی هەمووتان بە ئالێرە بۆ ئەو بەرجادەکە ناتوانم بڕۆم لە ئیشەکە مەزوەر بە بیرە مارزە بۆ ئارەمە ئەچم بۆ مزگەوت ئەچم بۆ لای نەخۆش ئەگە نزیک بێت تقریبان 10 دقە ڕێگە بێ ئەچم بۆ لای تازیە ئەگە 10 دقە ڕێگە بێ ناسراوم بنەچمان دڵم ئەکرێتەوە کە چاوم بە خەڵگەکەوێ بەڵام ئەگەر لە ژوور بم برا وەکو سجن وام تۆ خۆوەرە نەخۆش بێ سجنیش بی کاکە گیان ئەمە کار ئاسانیە بۆ ئێمە زۆر کار ئاسانیە هەر زۆریش خواجیان کارتان بۆ ئاسانکە خواجیان کار ئەو کەسانی ئاسانکە بە دینارێک و هەتا مەدوێنە هەتا چەنێ سەرفی کردو لە ڕێگەم پاسکیدانم قاچ دەستم بۆ گەڕاوەوە دڵم بۆ گەڕاوەوە مێشکم بۆ گەڕاو چەچمە ناو خەڵک ئەی خۆ لە ژوور گەر چێ قسەکەم لەگە دار و دیوار خوای گەورە هەزاران جارێ ئەویان بات هەزاران ئەویان باتێکە دڵیان فەرێحترکە زیاتر بەخشندە بن زیاتر ئیماندار بن زیاتر خوای گەورە بێمە بۆ فردەوسی خۆی لە دەساڵی و ئەوای لێهاتە بخوا هیچ عربان لە مینانە نەبێ پێی نەبووە دەستخۆشیتان لێ یەکەم وەڵا ئەنە وەڵا ناتوانە شە لە دەماخێتی لە دەساڵی وای لێ هاتووە ئەرە وەڵا هیچ سپاسی کەناڵەکەتانەکەم وەڵاهی 10 ساڵاوە لە ماڵ کەسیفە ئەرە بەخوا کەس نەبە یارمەتیمان بە دەستخۆشیتان لێ یەکەم یاخوا بێەوەی بن هینی کەناڵەکەتانەکەم نەبەخوا نەیبووە کە وەڵا لەبەر نەبوونی بۆمان نەکڕیوە
لێ بەخوا داوامان کردوە هیچ کەس پێی نەیانتایسە یاخواخوا ڕستقیان باخوا بێەوەی یەکە سەحەبی ئەمینەکە ئەم خەڵکەی بەسەر کردوێتەوە یاخواخوا پاداشتی باتەوە ئەرێ بەخوا دەمێ ساڵەکە چاوەڕێیەکەین بەخوا یاخواخوا ڕستقی ئەو سەحەبەی بە سەحەبی خۆش بێخوایە سپاسی کەناڵەکەتانەکەم بەخوا زۆر چاگەوا لە ماڵ خەری کشێتە بەخوا هیچێکی نەبوو پێ بڕوە نەبەخوا دەسەڵات نەبوو بۆی کڕی بەخوا ئەرێ بەخوا ئەرێ وەڵڵا ئیشەڵڵا یاخواخوا پاداشتان باتەوە کاکەی گیان دەستخۆشیتان لەکەین بە ناوی ژیار بەشدارەوە تا ئێستا عارەبانەشتی نەبووم کوڕە نەیتوانی وار لە چواردیواری ماڵەوە دانیشتووە ئەو 5 ساڵە کەفتەکارە لەسەر جێ بەک نەخشیێ ڕوا بۆ شوێنان بۆ سەر ئاوێک بۆ دەستشۆردنێک بۆ هەتیشێکی پێداویستی ماڵکە بیکە ئێسام عارەبانە کە داوتانە پێی ئەتوانێت خۆی بچێتە ناو کۆڕ و کۆمەڵ بچێتە دەرەوە بچێت بۆ دووکان بچێتە ناو ڕەفیق و برادەری ئەم کوڕە خۆی پێشتر ئەیتوانی بڕات پێش 5 ساڵ پێشێسە ئەمەلیاتێکی کرد لەو ئەمەلیاتەوە ئیتر ئاوا کەوتە سەرجی تا چەند کار ئاسانێ بۆ ئێوە و تا چەند لە ڕووی دەرونیوە ئەم ڕزگاری لە ڕووی دەرونیەوە بە پلەی یەک نەجات هەبێت لە ناو ماڵەوە چونکە چێتە ناو کۆڕ و کۆمەڵە چێتە کۆڵانە چێتە لای ڕەفیقەکانی دەمێکە دابڕاو دەمێکە 5 ساڵە لە خەڵک دوور کەوتێتەوە مناڵە 5 ساڵە لە ژوورەوەە ئەگەر بچێ بای 250 لە دوکانە شتێکی بۆ بکڕن ئەم مناڵا بێ یەکێکی کە بنێرێ ئەم مناڵە بە دڵی خۆشی ناتوانێت شتێ بخە بەڵام لە ڕێم عارەبان و ئەتوانێت بچێت خۆی بچێت بۆ دوکانەکە خۆی پێداویستی بۆ خۆی بێنێ خۆی هەر شتێکی بێتوانێت بەم عارەبانە بیکە خاچی بۆ گەڕاوەتەوە بە بەنێم عارەبانەوە دەستخۆشیان بلەکەین نمونیان زیاد بێ هیوادارین سەرکەوت و سەرفرازن و ئیشی باشتر و چاکتر بکەن پێشبەری لەو خێرخواانەکەم دوعای خێران بۆکەم خواستەجان خا بۆ سەرکەوتنی تر یان ڕەبی بۆ خاتری ئەو خوای گەورە خوا مۆفەقیان کە خوا ئەوانیشە خێران بنووسێت کە ئاما جێبەجێەکەن العامە 500 ساڵە من ئامە ئیشمە بەخوا نەمتوانێت بچم بۆ جمع ئەرە وەڵڵای دەتوان دوعام بنە هیچ نەبوو لە ماڵەوەی کورسێکت نەبوو عادیەکان نە بەخوا کورسی نەدەتوانێت بێت کورسیمان بوو لا حوتەکە دۆدە ئەو دارێکم پێ بوو دارەکە بۆ کانی وەلە بۆ دارە بە حەزا حاڵات 5 ساڵە کوڕێکم ما بەخوا دوعای خێری بۆکەم ئەما دوعای بۆ ئێوە ئەکەم یا ڕەبی خواستەیان خا یا ڕەبی خوا لە بەڕا لایەنە یا ڕەبی بۆ خێرخوازان خوا هیدایەتیان بێ و خوا پشتیوانیان کە پێشەکی زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم کەناڵی بەخشین سپاسی ئێواکەم سپاسی ئەو کەسانەکەم کە هاوکاری ئێمەیان کردووە بۆم عارەبانە من 90 ساڵە ئاوام نەم بووە کە عارەبانێکی شەحن کڕم کەسێک نەبوو هاوکاریم بکە زۆر سپاسی ئەو کەساکەم کە هاوکاری منی کرد 90 ساڵم لەسەرم لە عەرزام هینی ئەوە منە بۆ کە بچم بۆ شوێنێک چمە شوێنێک تۆزە بۆ خۆم دانیشەم ماڵی کەسێکم سپاسی ئەو کەساکەم کە هاوکاری کردین بۆ ئەمە کە ئەتوانم تۆزێک لە خەمەکانم کەم بکەمەوە بە پێدانی ئەم دیارێ بۆ خۆم ئەتوانم تۆزە لە خەمەکانم کەم بکەمەوە بچمە ماڵی کەسێک بچمە لای ڕەفیقێکم زۆر سپاسی ئەو کەساناکەم کە هاوکاریان کردین و لە خەمەکانی ئەمەیان کەم کردەوە هەر لە مناڵێەوە تایزە کورسیم نەبووە هەر لە ماڵەوە بوومە و سپاسی خێرخوازان نەکەم و خوا خێرێ بنووسێ ئەی لەم بەدووە هەر لە ماڵە بیانیشتە دەرەوە ئەچمە دەرەوە ئینشەڵا لەمە بۆ هەدێ ئەچمە دەرەوە لە ماڵە نامێ ئەچمە لە ڕەفیقەکان دەستخۆشیان لێکەم خوا نمونیان دێکە کاکە جانەوە من 5 ساڵە ئاوام
لە کەوتنا لەسەر کورسی کەوتم قاچم شکا ئەم حەوزە تێک چووە لە کوردستانە چاری نییە لە خارج نەبێ ئەبێ بگۆڕێ تۆپەکە اینجا ئێستا من لە ژوورۆ کەوتم لە چواردیوارێکە سپاسی خێرخوازانەکەم سپاسی ئەو کەسەکەم کە ئەمەی بۆ کردوم چونکە ئەمە وەکو پێک وایە پێکەی یاومەتەوە ئەچم بۆ دەرەوە چم بۆ لای ڕەفیق و برادەرە چم بۆ مزگەوت بۆ نوێش دوعای خێری بۆکەم خوا نمونایان زیاکە خوا ئەوانە هەر بەرقەرار کاو بێوەی کا لەگەڵ ئێوە خوا ئێوەش مەحفوظ کا چونکە یارمەتیمانەیەن و لەبەر ئەم گەرمایە لای ئێمە وەستاون ئێمە مەمنونی هەموو خێرخوازانین یەکێکیان هەر من خۆم مەمنونی خێرخوازانم یاخوا نمونایان زیاد بێ هەموو کەسێ ئاوا بتوانێت یارمەتی هەموو کەسێ بات بە ناوی خوای گەورە و میهرەبان من 18 ساڵە جەڵدەرێ بێداوە لە ماڵەوە کەوتومە ئەخوا پاسکیریش من نەبووە ئەخوا دە سەرخێزانم دوو ئایلەم هەیە ماڵیشم لە تەکەی کاکەمەندە وەڵا بۆ بازارە چ بۆ لای نەخۆشە چم ئینشەڵڵا بۆ تەعزیە چ شەعنێ دەین و ئیشی پێکەین و بۆ لای هەر کەسێمانەوێ ئەڕۆین وەکو سیارە وایە بۆمان خوای جا خێری خەڵخوازان بنووسی کە یارمەتی فەقیر و هەژارە دەن بەسخان خۆش بێ ئەم هەردیان پێدەوم دڵم زۆر خۆشە هیوادارم بەردەوام بن دڵی خەڵکی خۆش بن وڵای قوربان مەمنونی خێرخوازانم کە ئەو هەدیان ناوە بێ ئێمە زۆر سپاسکاریانم زۆر مەمنونیانم ماڵیان ناوە بێ لە 1970ەوە ئاوم هەموو دنیا زانێ سێ قوشکمەیە دوان نەخۆم کۆڵەوارترن بە مسەمسەک بە هەموو شتێک هۆدەیە خانومان نییە تیا بژین هەر 3 مانگ و 4 مانگ لە شوێنە کاژین ئەوە شەرفە ئەو عەزابانە هەیەە با بێن سەیری حاڵم کن بە مسەمسەک بە عنوان بە هەموو شتێک ئەوە ژیانە منیتیام ئەوە حاڵە منیتیام تا ئێستا کورسی شەحن نەبووە عەرەبانەی چوارچایە بە زەکات و سەرپەترەی خەڵک بۆیان کڕیم عەرەبانەکەشم تێک چووە ماڵی خێرخوازان ئاوا بێ ئیسا و عەرەبانەیانەوە بەمنون مەمنونم سوپاسکاریم مەمنونیانم شوکریانم سوپاسکاریانم کە هەدیەیەکی ئاوان بەم بەخشی و سوپاسکاریانم و مەمنون وەڵا وەکو سارەیە وایە پێگەڕێم پێچم بۆ هەموو شوێنێ مەمنونم سوپاسکاریانم شوکرم ئیمڕۆژ هاوکاری و کۆمەچی و دەزیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندە توانی 12 خاوەن پێداویستی تایبەت لە شاری سلێمانی و دەوروبەری دڵخۆش بکات بە پێدان و بەخشینی کورسی کارەبایی شەحن بۆ ئەوەی ئەو مەینەتی چەندین ساڵە ڕووی تێکردون و شەو ڕۆژ لە نێو 4 دیوار بەڕێەکەن ئیتر لەم بەدوا بەم دیارانەی ئێوەی ئازیز و خۆشەویست چنە دەرەوە و تۆزێک لەو مینەتی و ناڕەحەتی و ناخۆشی سەرشانیان کەم بێتەوە بۆ ئیمڕۆیمە لە بەخشینەوە توانیمان بە هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست 12 خاوەن پێداویستی تایبەت دڵخۆش بکەین بە پێدانی کورسی شەحن بەسەریاندا بە ڕێژەی بەخشینی 12 کورسی شەحن دەستگای خێرخوازی بەخشین تا ئەم ساتە وەختە 240 کورسی شەحنی دابش کردووە بەسەر 240 خاوەن پێداویستی تایبەت بۆی پێتان ئەڵێن تا ئێوە ببەخشن بەم ئەندازەیە بەخشین بەردەوامە و لە هەموو کات و ساتەکاندا هەژاران و نەداران و خاوەن پێداویست تایبەتەکانی لێدا تا بەرنامە یەکتر و تا جارێکی پێتان شاد دەبینەوە بەخواتان ئەسپێرین هەرشاد و کامەران بن خواتان لەگەڵ